کێشەی بڵاوبوونەوەی بۆنی غازێکی ناخۆش لە کەرکووک بەسەرسە نەکراوی ماوەتەوە. وەفدێکی پەرلەمانتەرانی کوردە لە کەرکووک سەردانی تەندروستی کەرکووکیان کردووە. ئامانجی سەردانەکەیان هەڵوەستەکردنە لەسەر سەرسەکردنی کێشەی بڵاوبوونەوەی غازەکە. مەسلەی ئەم غازە ئێمە ئەزانین شتێک هەیە لە کەرکووکە کرێت و هەواڵانی ئێمە پێشووتر ئێمە لە پەیوەندیەکانی خۆمان متابعی ئەم مۆزوعەمان کردووە، بەڵام نامانەوێت لە ماڵەکانی خۆمانەوە دابنیشین و ناشمانەوێت لە شوێنی خۆمانەوە دابنیشین ئیتیهامی کەسانێکی تر بکەین. دەمانوێت لە ڕوە زانستیەکەوە لەو ڕۆی کەوا خەڵکان و کەسانی مختصن بەم جانبە یان بەم بەشە پێمان ڕابگەێنن کە چی ڕووەدا لەم بابەتەیە و ئەمە کاری ئەو کەسانن کەوا کەسانی شارەزایان پێ ئەوترێت و لە ناو دام و دەستگاکانی دەوڵەت کار دەکەن و مەدەواری بگەینە ئەوەی کەوا هۆکاری چییە. ئێمە پێشتریش وتومانە دوو هۆکار هەیە، یان ئەوەیە تەهریبی نەوت هەیە لە کەرکووک و بۆ ڕێی کوون ئەکرێت کە ئەمە کاری حکوومەتە دەبێت ئەمە ڕوون کاتەوە و ڕێی لێ بگرێت و یانیش ئەوەیە ئەو کارگە و کۆمپانیە نەوتیانی کە لە دەوروبەری کەرکووک هەیە خەلەل لە وەحدەکانی ناو ئەو کۆمپانیانە دروست بووە و تەسەڕوبی ئەم غازە ئاکرێت. بەڕێوەبەری تەندروستی کەرکووک دەڵێت پاڵپشت بە داواکاری پەرلەمانتەرانی کورد لیژنەیەکمان بۆ سەرسەری کێشەکە پێکێناوە. تاوتوێی کێشەی بۆنی غازە ناسروشتێکی کەرکووکمان کرد. لەسەر داوای پەرلەمانتەرانی کورد لیژنەیەک پێک دەهێنین بۆ بەدواداچوونی سەرچاوی ئەو حاڵەتە و هاوکات پێشکەشکردنی چارەسەر بۆ ئەو کەسانی بەهۆی غازە ناسروشتێکەوە تووشی نەخۆشی دەبن. بەگشتی ئامانجمان خزمەتکردنی کەرکووکە. ماوەی چەند ڕۆژێکە بۆنی غازێکی ناخۆش لە کەرکووک بڵاو بۆتەوە. بڵاوبوونەوەی بۆنی ئەو غازە بەشێک لە گەڕەکانی شارەکەی هەراسان کردووە. پەرلەمانتەرانی کورد زەخت دەکەن بڕیاریان داوە سەرەسەرێکی بنەڕەتی بۆ سەرچاوی غازەکە بدۆزنەوە بۆی هیچ زیانێکی لە ڕووی تەندروستیەوە بۆ هاوڵاتیانی کەرکووک نەبێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.